بۆ ڕێدڵناسەکەی هەولێر چاکرایەوە. بەرەبیانی ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە دوای زیاتر لە 40 کاتژمێر بۆ ڕئیفراسێ چاکرایەوە و ئەوان 30 کاتژمێر تەنها چاوەڕانی ئەوە بوون کە ئەو ئاوی لەنێو بۆڕێکەدا بەتاڵ بێت بۆی بتوانن کارەکانیان ئەنجام بدەن بە 8 کاتژمێر تیمەکانی چاکردنەوە توانیویان بۆڕێکە چاک بکەنەوە. ئەمە قسەی ڕابەر حوسێن بەڕێوەبەری ئاوی هەولێرە. ئەو باسی لەوەش کرد بە کۆمەڵێک کەس بەنابەرپرسانە مامەڵەیان لەگەڵ ئەو شوێنە کردووە بۆ مەستی ڕاکێشانی کارەبا بۆ سنووری بەشێک لەو ماڵانەی لێرە هەن. من قسەم لەگەڵ بەشێک لەو هاوڵاتیانە کرد لە سنووری گوندەکەوان باسییان لەوە کرد 4 کەس لە سنووری گوندەکان بە مەبەستی ڕاکێشانی ستونی کارەبا دەستگیر کراون. جیا لەوەشیان شۆفێری حەفارەکە دەستگیر کراوە و حەفارەکەش لەلایەن پۆلیسەوە دەستی بەسەرداگیراوە. ئێستا ئاو بەردراوەتەوە بۆ ئەو گەڕەکانەی کە سوودمەند دەبن لە بۆڕی ئیفرازی ئاوی سێ درەنگانی ئەم شەو ئاو دەگاتەوە بە بەشێک لە گەڕەکەکان و دوای 72 کاتژمێر ئاو دەگاتەوە بە سەرجەم ئەو ماڵانەی کە سوودمەند دەبن لە بۆڕی ئیفرازی ئاوی سێ.